لی سردم امپراتوریت عثمانیا یک جبناو دنگترین مرنشینین کردی مرنشینا سوران بو که ناونداوی باجر رواندزا نهابویه. لی سردم میر محمد پاشا که دهتن یاسین به میر کوره بابتا پیش سازیا چکی لی کردستان گرینگی پیهاتیه داین و هزر دوچه کرنا توپین مزن بو شری دیگل دجمنی هات کرن. میرنشینی سۆران یەکەمین یان برین تەنها میرنشین بووە لە میرنشینەکانی کورد کە چەکی دروست کردبێ ئەو چەکە مۆدێرنانەی دوایی ممکنە چەکی کۆن کە پێکاتووە لە تیر و کەوان و بابەتی دیکە خەنجەر و ئەوانە ئەوە مێژوێکی دیکەی هەیە وەکو سەردەمی نوێ چەکی مۆدێرنی نوێ یعنی ئەوەی کە بە باروت حرەکە بکە و بتەقێتەوە دیتنەوەی باروت پێم وایە میرنشینی سۆران تەنها یعنی یەکەمین میرنشین بووە کە بایەخی بە دروستکردنی ئەو زۆرە چەکانە داوە. میری کوره داخواست جه هستا رجب کرد که چند توپکان چه بکه. ئەوە بەهرەیەکی گەورەیە بۆ کورد بۆ هەموو گەلوگرنەتەوەی کورد کە وەستا ڕەجەب ئەو تۆپانەی داڕشوت دەڵێت تەنها ڕووش و ئەڵمان ئەوە زاراوەی حوسێن حوزنی مکریانە ڕووش و ئەڵمان ئەو جۆرە تۆپانیان هەبووە. تورکەکان عوسمانیەکان لە ڕووسەکان دەیان کڕی و فارسە سەفەویەکانیش لە ئەڵمان دەیان کری. دیارە کو ئێستا ڕەجەبی شارۆزاییەکە باش دێ چێکردنا چەکیدا هەبوویە لەوڕا بە هوری و کارایی ئەف تۆپە چێکردن. هۆستا ڕەجەبی دیگەل هەفکارên xwe کارgeha çeksazî li gundê Kawlokan ava kir. Rwanduza Noke li wî serdemî tenê havîngeha Mîrî bû. Bi gotina nivîserê Kurd Hüseyn Huznî Mukriyanî هۆستا ڕەجەبی 222 top bi qebareyên cuda çêkirine wek 2 qentar û 4 qentar û 6 qentar. Lê dawî êrşa leşkerê Osmaniya bû ser mirnişîna Soran ku ji sê aliyên Mosul, Bexda û leşkerê Sîwasê bû mirnişînê şikestin xar û ji tirsa ku topên wan bikeve destê dujminî hemî havêtin dola li jê Rwandizê de. Piştî avakirina dewleta nû ya Iraqê, tîmeka vekolera karî çend ji van topan derbixin û li gor çavkaniyan yek ji wan topan niha li mozexana Fransayê yew, yek din li mozexana Bexdayê yew, tenê yek li gorepana Rwandizê maye ku dihête parastin.